خۆم لە سەرەتای شەڕەکانی داشەوە مەیدانە بوومە لەگەڵ هێزی پێشمەرگەیە. هێزەکەی ئێمە پێشتر لە شەڕی پارتیزانیا بووە، پێشتر لە شەڕی جەبهەوی وا گەورەیە نەبووە بەڕاستی. لێرە و لەوێ قلەقلە شەڕ هەبووە جەبهەویش، بەڵام بەو شێوەیە نەبوو کە 3 ساڵ لە عەرزێکی تەختە لە تۆپۆگرافیایەکە هێزەکەت شەڕ بکە. لە ڕاستیە ئێمە هەر پێمان دەڵێن پێشمەرگەی شاخە، پێمان ناڵێن پێشمەرگەهی دەشتە. بەڵام هێزی پێشمەرگەی کوردستان سەرەتا زۆر لە بە ئیمکانیاتێکی زەعیفەوە چوینە بەرەکانی شەڕ، هیچمان پێ نەبوو. بیرم دێ هەر بۆ نمونامەت بۆ باسەکەم ڕۆژێکیان لە 3 شوێنە هجووممان لەسەر بوو، هجووم لەسەر نەهرۆ بوو، لە مەلا عەبدوڵڵا هجووم لەسەر کاکشێکۆ بوو، لە مەکتەب خالید هجووم لەسەر کاگەیوب هەبوو، لە بەشیر. من مەسئولی مەحوەر بووم، ئیدارەکەم بان کردوتم چەندێک تەقەمەنیوانێوتی تەنات 6 گولار بچین پێ، مامۆستاکاوم بان کرد. 6 گولار بچەکەم کردە سیارەکەم، وتم زانم لە چۆ زۆریان بقۆیمی ببێم بۆ ئەو جێگایە. لەبەرەوە بەڕاستی بۆ ئیمکانیەتە زەعیفەوە بەبێ نان و ئاو پێشمەرگە بەبێت چەچێت چەند ساڵ بوو تەدریبی نەکردبوو، مەشقی نەکردبوو، چۆ مەیدانی ئەو شەڕە مەیدانی ئەو شەڕە تەجروبەیەکی زۆر گەورە بوو بۆ چەند لایەنێک بۆ پێشمەرگە. یەک بۆ ڕێخستنەوە و منەزەمی لە ڕووی تەشکیلاتی هێزی سەربازیەوە لۆ زۆر سەربا مەسەرەن فەرماندەی گەنجمان بۆ دەرکەوت کە لەو شەڕەیە زۆر قارەمان بوو، ئێستا دەوری گەورە گەورەیان هەیە ئیشیان پێدراوە. دوو لەو شەڕەیە یعنی شەڕی جەبهەوی کە پێشتر نەکرابوو، هێزی پێشمەرگەی کوردستان توانی لە شەڕی جەبهەویە خۆڕاگر بێ. سێ لە ڕووی سەنگەرسازیەوە ئێمە پێشتر ینی بەڕاستی سەنگەرەکانمان سەنگەری بەهێز نەبوون، تەنانەت لە خواری و کەرکووک ئێمە قەڵاشمان دروست کرد، لە 500 بەترا قەڵایەکمان دروست کرد و هەن لە هەندێک شوان مانعی تەبیعیمان بۆ دروست کرد، ئاومان ڕاکێشاوە بۆ پێشقەڵاکان. ئەمە جۆرێک بوو لەوانەی کە هێزی پێشمەرگەی کوردستان توانی لە ڕووی سەنگەرسازیشەوە هەنگاوێکی تازە بنێ. هەنگاوێکی تر کە ئێمە قەت تیارە شەڕی لەسەرمان نەکردبوو، بەڵکو تیارە هەر لێمانی دابوو پێشتر. ئەم جارەیان مەسەلەن فڕۆکە دەهات لە سەعاتی پێش ئەو شوێنەی کە بمان ویستای پاچی بکەینەوە هێرشی بۆ بکەین، تیارە لێ ئەدا. ئەم جا دوای ئەو هێزی پێشمەرگەی کوردستانش هێرشی دەکرد. ئەمانە هەمووی تەجروبەی تازە بوون و هەندێک چەکی تازەشمان بۆ هات کە ئەو چەکانە لەو کاتەیە تەحالفێکی دەولی دروست بوو بۆ شەڕی داعش، هاوپەیمانی نێودەوڵەتی بۆ شەڕی داعش بە قیادەی ئەمریکا. ئەوان کە تیمەکانیان زۆری لە مەیدانا بوون، لە کەیوان هەندێک لای من بوون، لای کاک جەعفەر بوون، لە مقەڕەکەی کاک شێخ جەعفەر مقەڕی هەفتە. ئەم تیمانە جۆرێک لە تاکتیکی تازەیان فێری هێزی پێشمەرگەی کوردستان کرد لەسەر ئەو چەکە نوێیانە، ئاربجی سەرشان یا مەسلەی میلان یا دۆشکەی با بڵێن ئەوەی دوڕع بڕێ. ئەمانە کۆمەڵێک شتی تازە بوون هاتنە پێشەوە. شێوەی شەڕکردنی هێزی پێشمەرگەی کوردستانی گۆڕی لەو مەسەلە تەقلیدەی کە پێشتر هەبوو.